دانیشتون و چیرۆکەکانی ژیانی چەند ساڵی ڕابردوو دەچێڕنەوە. 50 ساڵە هاوسەرن و ڕۆژێک دڵی یەکتریان نەهێشاندووە. بەردەوام هاوکار و هاوڕێی یەکتر بوونە. گەنج خەلیل و پورە ئامینە نیو سەدەیە هاوسەرن و ئێستاش وەک دوو دڵدار دەردەکەون. ئەوان بە خۆشەویستی ژیانی هاوسەریان پێک نەهێناوە، کەچی لەگەڵ هەڵکشانی تەمەن ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستیان بۆ یەکتری زیاتر دەبێت. خەلیل مەجید عاسم لە 74 بوو، ئەمە دەگە خێزانی خۆ ئامینە محەممەد ئەمە هاوسەرجینی کردی هەتا ئەلحان هیچ گرفتەکن نەبووە. هەپێکەوەش بووینە ئیدیکە لۆخ و هەر ئیشی لە مارێ بترازێ چوو بینێ لە ناو ڕزی ئەمن ڕزم بڕیا ئەوێ فڕیدا ئەم ترێم لێکتەوە ئەوێ کێشای تۆ بەپیلی ئیدیکە گوتم خەرکی ئەچینە چیای کە چوینە چیای هەپێکەوە بووینە چوین کەنگرن کردنیە لۆخ و فەقیری بوو لەوی زمانی ئەچوینە چیای منجەرەشی وەک نەبرد مریشکەک نەبرد ئەچوینە چای پێکەوە بە تاقی تەنێ یعنی دەگەری باش بووین بۆچی تەخوا بە کچکەی ئۆفای هەبوو دەگەرە من پێکەوە گەورە بووینی وچی دوو مندا دەمارەشێدا هەتا ئەلعانیش هەر ئەئیوەینە یعنی ژیان زۆر خۆشە پێکەوە. گەنج خەلیل تاقانەی هەش خوشکە و خۆشی هەش منداڵی هەیە. زۆریان پێگوتوە ژنێکی تر بێنە بەهۆی خۆشەویستی ئەو بۆ پورە ئامینە ئەو داوایانەی ڕەت کردوتەوە. پورە ئامینە قاکەناسەکەی لەدەستە و قۆی زەویەکەی چێڵاوە و ڕۆژانش لەگەڵ هاوسەرەکەی سەرێک دەدەن لە باخەکەیان و کاری ئاودان دەکەن. والله هیچ دەگەرێکە خەرانە بووین یەک چێشە نەبووە هیچ تا ئەلحانەکە لە خوای بەزیاریوی هیچ چێشەکە نەبووە هەچی ئیشەکی هەبووی وێکڕابووینە ئی دەرێ ئی ژۆرێ ئی مارێ هەر ئیشەکی بن کردوی ئامنجەی تێرە دەبی وشی مارێ چاف بکەم ئەوی بێتە مارێمە ئەزانی ئەو کارم لە هەموو شتی لەگە ئەو پیاوەی هیچ چێشەم هیچ نەبووە هەتا ئەو ڕۆدن ئەوەندە لێک نشکا هیچ لە خوای بەزیاری ئە هەموو مندارن فیا بووینە هەن بوو نەنبووی کەس نەزانیە ئەمە هەیە ئانیتن ئەرێ وەڵڵا دووجا سێجا ئەوە عەزەکەی لێی فرسە چار زارم چێرا ئەڵانەوە ئیشک بیتەوە ڕاستە چێرم بەو فێمەڕەی فێت چۆپانیشم ئەرێ وەڵڵا سەورۆ نەهاتم میوانم هەبوو کاکە دەخوای سێجار چێرم سێجا هەندەکدا دنیا نوشی ئەو زەمانەی بەس بە دەرمانە باوی خۆم ناوی لێ نایمە ئەمن تاقانە بووم زۆر خۆشەویام بە کچکەی لاوچی گەنج خەلیلاغی بەهرەگوتم وەی وەگە نەمرم حوسەتە چێش لۆ دینم یعنی دوای هاوسەر گیریم کرد ئەو ئامینە بۆ خێزانم زیرانم بوو نسیب بوو هەر لە عەبتا چاری و ئەلعام پێکەوەینە هەتا ئەلحان گرفتەکن نەبووە ئەو شینایەش پێکەوە ئەوە چێریت و ئەم بووە هەرە دەمەوە ینی ئەلعاسبینی ئاوەدا بەخۆ ئاودا بەراو هەر کەسێک لۆی لێ و کات و بیداتێ عیدی چیش پێدانە کەیفاخۆ ئێوەیە بەجارەشێ ماڵی لەشکەوتا بوو پیاوەک چیژەشێ بناوی ئەوسەد بوو پیاوەک ئەوەش بوو لەو شکەوتەی گەری ژێری خوارێ دەزار گەریەکەی وەڵا چیژە خالی خوشکا خالی عاجمێرەمێ بوو خێزانە ئەوەی ناوی چییە کوڕی ئەو ئەوسەد بوو ێبوتیا سەرە مندار بوو ئەمیش مندار بوو لەشکەوتێ تیارە ڕما کرد باوی غاداشکەوتێ چیژی لە دوو بە کچکە بوو باوێ میشەوە یاخوا بە خێرێک وتی خار ئەحمەد گوتی ئەوسەتت بە پێی خۆل و گەنج خەلیلاغا هینا بر ئەوە چیژە هەرا تیارە ڕما کرد بەخوای ناتەشکەوتێ یعنی ئەوە پێی خۆی لۆ هات ئیدی بۆ سەرادا هەشتا هەشتی ئەو ئەمرێ خوای کرد ئەمی دەربەدەر مان و خێزانی زۆرم پێیا بوو وەلعاسر یعنی ڕێک نەکرد ئەواکە چێ بینم حوسەتە شێ نەخۆم ئەم بەخۆ فکرەوە بوو یعنی ئەوەی باوی بەجێ بگەینم ئامینە تومان نەبووی لەوەرە بابە ئەوە باشڕاتە کوێشتەش بخۆی ئەوە چیرۆکی ژیانی دوو هاوسەر بوو دوای 50 ساڵ بەیەکەوە بوون ئێستاش بە یەکتری هەڵناکەن و بەردەوامی بەشیان دەدەن. محەممەد مەحموود، زاری کرمانجی، گوندی گەرەوانی قەزای ڕەواندز.